سوباس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر باقر داود مامۆستای زانکۆ پسپۆڕی ڕاگەاندن. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێت. دکتۆر سەرەتای جەنگەکەوە زۆر جار هەم دۆناڵد ترامپ میدیاکان تۆمەتبار دەکات، هەر ڕاستە خۆپیان دەڵێ تۆ خراپی ئێوە ڕاستان نەکرد، ئێوە درۆتان کرد دوو لە ڕووبینەران میدیاکانیش بە پێچەوانەوە هەندێک جار ینی ئامارەکان بڵاو دەکەن و دەڵێن ئەمڕۆ دۆناڵد ترامپ ئەوەندا درۆی کردووە بەڕاستی. ڕووماڵەکانت پێچۆنەوەکە پسپۆڕێکی میدیای؟ وەڵاهی کاک زۆر شتەکان تێکەڵ و ئەوە بووە ئیتر وای لێ هاتووە ڕاست لە درۆ بە زەحمەت جیاکردێتەوە بەداخەوە و تەکنۆلۆژیا بوارێکی زیاتر کە تا پێش بکەوێ ئەم بوارە ئالۆسترە بێ و جیاکردنەوەی با بڵێم ڕاست و درۆ زۆر ئەستەمترە بێ. تۆ یعنی هەر یەکم جار بزانە یەکم جار لە دەق و لە هینی نووسی نابوو، دوای بە هینی تەکنۆلۆژیا هاتە وێنە و فۆتۆشۆ ئەکرێ ئەوە ئەنجا وێنەش دەوری خۆی هەیە. یعنی ئێمە لە ڕۆژنامەگەری دائما وتێکمان هەیە ئەڵێن یەک وێنە بەرامبەر بە 1000 وشەیە و لەوانە زیاتر، چونکە یعنی وەکو ئەوەیە خەڵک متوانەی زیاتر بێکە. ئەنجا ئێستا لەوە خراپترەوە هاتووە چۆتە بواری ئەم ژیری دەستکرد و یان با بڵێن زەکای لە سناعی ئەمە وای لێ کردووە خەڵکەکان دروستەکە من و تۆ دروستەکان ئەو ڕوانینەی نەگۆڕیوە، یانی ئەوەی کێسەی تر پێمان وا بێ وێنەیەک لە 1000 وشە مانادارترە پەیامدارترە، بەڵام ێسار بۆ خۆی وێنەکە دروست دەکرێتەوە وایە، بەڵام هەر هینی خۆی ئەبێ کاریگەری خۆی ئەبێ. تۆ بڕۆ بزانە یعنی زۆر خەڵک بەو وێنانە و بەو ئینە ڤیددیۆ مونتاژانە مەسەلەن دەوروژێتەوە و هەڵوێسیە بێ و شتێ بێ تا بۆی دەرەکەوێ لەوانە کار لە کار زیرەکی دەستکرد هەر بۆتە یعنی بۆتە بەڵایەک بەسەراحەت چەند کاراسانیە کات چەند بوارەکەی این کردووە بەس بەجددی چۆتە قۆڵایی شتەکانەوە و زۆر با بڵێن ڕازگۆیوینی زۆر ئەستەم بووە کە این نەکرێ. هەر زۆر دوور نەچیم ئەوەی نەتەنیاهۆ کە چەند ڕۆژێک لەمە پێش کە کرا کوژرا و نەکوژرا و دوایی دەرچوو دوایی 6 پەنجەیە و دێوی وایە و نازام چیوە خەڵک هەمووی شەڕەکەی بەجێش بەس تەحلیل و شیکاری کرد بۆ ئایا ئەمە ڕاستەیان ژیری دەستکردە، دواییش دەرچوو کابرا و ئێسش نازانیم فعلەن خۆی بوو یان خۆی نەبوو. تا ئێستا هەر کەس و دەردی عەرەبە کول من یەدلو بدەلەوە و هەر کەس و هینی خۆی ئەکات و شتەکان زۆر یەکلایی نەبووەتەوە. ئەمە زۆر با بڵێن شتەکانی ئالۆستر کردووە و بووەتە فعلەن ڕاگەاندن بووەتە عینێکی هەستیار و زۆر خەتەرناک و ئەگەر بە مامەڵێکی با بڵێن ژیرانە دەگەڵا نەکرێ ممکنە چونکە ئێستا شەڕ هەر لە هینی نییە لە مەیدانی جەنگانیە ئەوەنە لە ڕاگەاندن نەکرێ و لەسەر پەیگەکان وینەکان ئەوەنە شەڕ لەسەر ئەوە ناکرێت. دکتۆر میدیا گیانیەکان لە ڕازگەوی خۆیان دوور کەوتونەتەوە لە پێناویەوە پەیامەکانن بە خێرایی بگە بە زووی بگە چێک هەواڵەکانی خۆیان نەکەنەوە چێک فاکتەکان نەکەنەوە. یەک شت پێڵم کارم من ئێمە دائما ئەو وەکو ئەفسانەیە کاتوە مەسەلەن بێلایەنی ئەلحیادیە بە عەرەبی پێڵێن کە ئەمە لە میدیای من بڕوای پێ ناکەم نییە حیادی بێلایەنی لە میدیای نییە مستەحیلە با پێ بڵێم. بەڵام چی هەیە؟ پرۆفشناڵی هەیە. پرۆفشناڵی چییە؟ تۆ شتەکان دەری بخەیت بە شێوەیەکی مەسەلەن با بڵێن زۆر زەق دیار نەبێ یان هیچ نەبێ مەسەن ئەو شتانەی کە لەگەڵ سیاست و ئەجندای کەناڵەکەت یان حزبی ئەو ئەگەر کەناڵەکە لایەنێکی بەدوا بێ زۆر تیشکی ناخاتە سەر ئەوەیە. بەڵام تۆ چۆکە ئەمەشە خۆی لە خۆیدا هینە حیادیەکەت یان بێلاینەکەت لابە تۆ هەواڵێک یان ڕووداوێک ڕوو بدات تۆ وەکو ڕاگەیاندن تۆ چیت ڕادەگەێنی خەڵک ڕاگەێنی بە عەرەبیڵە ئەعلام یان بە ئینگلیزی ئینفۆرم. ئەگەر تۆ ئەوە نەکەی ئەوە خۆت لە حیادیەتی خۆت هین کرد لادا چۆکە وەکو حەدەسەکان نەبێ بە این بێ کە ئەوەش کرد. بەڵام جۆرێکە ئەوە هەیە مەسەلەن شتەکەی نەکات و پێچەوانەکەی ئەڵێ هەیە نا پرۆفیشناڵیەکە شتەکە
باشە زۆر تیشک ناخاتە سەری یان بە شیوەیەک وای لە جەماوەرەکە کات دەق و مەزمونی کڕۆکی بابەتەکە هەسی پێنەکە بۆی نەچێ ئەوەی پرۆفشنڵ. دکتۆر لە دۆخێکی وادا میدیا ئەمریکیەکان چۆن مامەڵە لەگەڵ پرسی جەنگەکەدا دەکەن؟ ئایا ئاسایشی نەتەوەی نیشتیمانی خۆیان دەپارێزن؟ بێگومان دەیپارێزن بەڵامەریەکە و بەڕوانگەی خۆی یانەوەی پرۆفشناڵەتی ئەنی پرۆفشناڵەتی ئەوەیە کە بابەتەکە چی بۆ خۆی باسیکەی بەڵام جاری وایە تو ئەمە پێچەوانەی بەرژەوەندیەکانی وڵاتەکەتە. ئایا لەو حاڵەتەدا دەڵێ من پرۆفشناڵم و کاری میدیایی خۆم دەکەم یان بەرژەوەندی وڵات و نیشتیمانەکەت دەخەیتە پێشەوە؟ دێرە ئەمە زۆر بابەتەکە تقریبن تا بڵێ مشتومڕێکی لەسرە. خۆت ئاماژت پێدا کە ترامپ گەشتت لە هەموو سەرۆکەکانی ئەمریکا زیاتر کە تۆمەتێکی زۆر گەورە ئاراستەی نەکات و ئەوەی کە زانراوە زیاتر ئەو متمانەی بە فۆکس نیوزە چۆکە نزیکە لە خۆی هینە زۆر ئەوەکەن و بەحساب لایەنگر و لایەنگری ئیسرائیل و لایەنگری ترامپ و ئەوانەیە بەڵام نەعینی کات تۆمەتێکی زۆر ئاراستە و دەردی خۆتە هەڵ لاینەکە تۆ لە کەناڵی فڵانی تۆ ئێوە فەیک درزەکە هەر ئەوە باشکرە و هەر تۆزی ئەتیکێتی شیتیان نییە ینی قسەکانی ئەو شتانە کە لاینی سەرۆکی ئەوە ناچێت تۆمەتەکانی بە زۆر بە ڕاشکاوانە و لە تۆزی لە سیاقی سیاسی ئەوە دوورە. بەڵام یەکێک بۆ خوا بڵێ ئەبێ ئەوە بۆ حساب بکەی کە طبعا ئاسایشی نەتەوەی بەلایانەوە نابێ لە هەندێک لە خەتیکی سوورە زۆر هەتە کەناڵ و شتیشە این ناکرێت بەڵام ئەوەیشە ئاسایشی نەتەوەیەکان لای ئەوان جیاوازە لە ئێمە زۆرگەاندنی ئەمریکیش زۆر جار لە پرۆفشناڵەتی لادەدا و بەرگری لە وڵاتەکەی خۆی دەکات. ئەوەی بەرژەوەندی وڵاتەکەی ناڵێم مەسەن ئەو کەناڵانەی کە ئێستا لایەنگری ئەوەن ئەوەکەن بەڵام ناڵێم ئەبێ ئێمە قسەی حەقیش بکەین ئێستا لە هەندێک شتایانی تەنانەت خودی ناو با بڵێن گفتوگۆکانی کە زۆر جلسەی مغلقن ترامپ و 3-4 کەسە ئەبینیت دزە بەئینەکانەکەن بە تایبەتی نیویۆرک تایمز کە ترامپ کردوێتی بە عینی دوژمنێکی سەرەکی خۆی و فعلەن ڕۆژنامەیەکی ڕەسەنە ینی تا بڵیت ینی لە 1859 ئەو ڕۆژنامە هەیە و ڕۆژنامەیەکی ڕەسەن و ئەوەیە جەماوەری خۆشی هەیە و ئێستایشە با بڵێن یەکێک لە پرفرۆشترین ڕۆژنامەکانە حتە بە وەرەقی و ئەوە بەڵام با بڵێن وەکو شەڕێکی ینی هینی کردووە بەرامبەر بە ترامپ و زۆر شتی ترامپی خستوەتە دەرخستووە و تەنانەت ئێستا تۆمەتی ئاراسی ترامپکە کە ئەو لە بەرژەوەندی ئیسرائیلی شەکە و بەرژەوەندی ئەمریکای پشتگوێ خستووە طبعا بە عینی خۆیان بەڕوانینی خۆیان من زۆر لەگەڵ ئەوە نیم کە ئەمریکا هینی دەست پۆکەڵی ئەمەدی هێنی ئیسرائیل بێ بە هیچ شێوەیەک بەڵام با بڵێن ئەوانینە کە یان با بڵێن کارلسن تاکەر کە ئێستا بووەتە دوژمنێکی سەرەکی ئەین کابرای کە زۆر ناوبانگی خۆی هەیە و متمانەی خۆی هەیە و فەلەوەرزی زۆری هەیە بە ملیۆنەهایە ئەمانە ترامپ کردوێتی بە دوژمنی خۆی یەکێک بۆخوا بڵێ هەندێک لە پرۆفشناڵی ئانتیایە شت با بڵێن تەنانەت ئەوانەی زۆر سکرتە و تۆپ سکرتە پیانەگات و لە پێی هیندی سەرچاوی خۆیان بڵاویەکەنەوە بەڵام ئایا بگاتە ڕاست ئەوەی کە ئاسایشی نەتەوەی ئەمریکای بکە من لەو بڕواایە نیم ئەو کاتە دەولەی عمیقە هەیە لە ئەمریکا ئەوە نایڵێ نەکرد ترامپ. دکتۆرەوەی کە دەڵێی تەپسکرێت ینی با بۆ بینەرە ئاسایەکانمان ئێستا گەر بینەرمانن لی تێ بگەن ینی نیهێنیە زۆر نیهێنیەکان باوا بڵێن هەریاوەی کە شتێک کە زۆر نیهێنیە لەوێ جاری وایە دۆناڵد ترامپ خۆی باسی دەکا ئایا نیێنی هێشتوتەوە لەوێ کە باز نەکرێت هەندێک دەڵێن لەم ڕۆژانەدا هەر ژمارەکەی کەوتۆتە دەستی بەشێک لە ڕۆژنامە نووسەکان بخۆیان بەڕاست و چەپدا تەلەفۆنی بۆ دەکەن ئەو جوابیان دەداتەوە و وەڵامیان دەداتەوە بۆ شێوازێک کە خۆی دەبێت. ترامپ سیاسەتێکی بەکارێنێ کاکڕاکۆ شتەکان هەمووی باسەکە بەڕاز و بە درۆ وای لێ هاتووە متمانەی نەماوە بەجددی متمانەی ناوە هەر لای کەسی ئەمریکی و
اینی کە بەدەر لەوەی یعنی کامەی نازانی کامە ڕاستەوە لەوانەیش بە مەبەستەوە بکات نەکەرەوە کابرا تەبیعەتی وابێ شتەکان هەمووی دەرەخات و ئەوەکات زۆر جار شتەکان درۆ بکە تا خەڵک بڕوا پێەکە ئەوە سیاسەتێکی با بڵێم گۆبل زوینە کە ئێستا زۆر کەس نیەکە و لە لایەکی کەشەوە هەر سیاسەتێک بوو کە هتلەر بەکارێنە ئەیوت باشترین شتەکە بتەوێ شتێک ڕاستیەکان بشاریتەوە ڕاستیەکان خۆی بڵێ خۆ ڕاستیەکان ئەگەر بچیتە بێژووە بە ئاشکرایوت ئێمە نەمسا عینەکەین ئێمە ئەبێ عینێکی حەیەویمان هەبێ ئێمە ئەوە داگیرەکەین زۆر لە وڵاتانی ئەوروپا و کاتە فەڕەنسا ئەیانوت ئەمە هتلەر عینەکە و فعلەن دوایی شتەکانێکە لەسەر ئەو سیاسەتە ئێڕۆ زۆر جار بتەوێ ڕاستیەکان بشاریتەوە و دژمنی لێن بکەیت ئاشکرایکە بڵاوی بکرەوە بە تەسەوری من ترامپ ئەو سیاستە بەکارێنە ترامپ بەئەنقەزەمە دەکاتبێگایە هەندێک شتیش درۆکە ئەوە نییە بەڵام شتی ڕاستیش ئەڵێت و بەمەسیەتی و جێبەجێشێکات بەڵام چییە؟ وای لە خەڵک کردووە کە ممکنە قسەکانی زۆربەی درۆ بێ ئەو شتانە بێ متمانەی پێ ناکرێ نازام چی چەواشە کاری عینەکە و بە لای دوژبنی شەوت عینەکە نازانانی چ ڕاستە و چی درۆ کێشەکەەوەی خۆشی ناشارێتەوە ینی پرسیاری دەکرا مەسەەن تۆ قسەی جیاواز زۆر دەکەی ئەمڕۆ قسێک دەکەی بەیانی پێچوانیەوە دەڵێ ێوارە پێچوانەکە دەبینی تویتی و توێتی دش بە یەکە زۆر سیر دەڵێ تویتی ڕابردوانەوێت گەر هرمز هیچ گرنگ نییە بۆ ئێمە دوسێ ساعت دوایەوە وتی کاکە و گەروت نەفرەتەوە بە قسەی ناشرینەوە لاینەوە وتی با بڵێم ئەیکەینەوە دواییشەڵە ئێستا ئەچێ خۆی گەمارەوەی خاتە سەر باشە ئەمە لەکوێوە لەکوێ یعنی ناڵێم شتی وای کردووە دژمن و دۆستی لێ ئەین کردووە سەرگەردان کردووە نازانین چییە من بە تەسەوری من ئەم کابرایە بەس باهین نییە تەبیعەتی خۆی بێ ممکنە تەبیعەتیشین بێ بەڵام لەوانەیە خەڵکێکی بە دواوە بێ پێ بڵێ ئەو قسانە هەمووی بکە و دوایی کامامان ئەوێ ئەوە بەکاری بێنێ ئاین ڕاوێژکاریە بۆ وەڵڵاهی پێت ناڵێم دەوڵێکی عەمیقە هەیە لە ئەمریکا ئەمە هەر کار دەکات ئێستا لە سەردەمی ترامپیزمە وا بڵین ئەکید دەوڵەتێکی زلهێز وەکو ئەمریکا نایە مەسیرێکی بیا بە کەسێک هەر چەند کەس بێ ئەو کەساین بێ مستحیلە دەوڵەتێکی عەمیقە هەیە مؤسساتیە بە بەحث و باهینەوە ئیشەکانەکەن بڕوا بکە ئەمەی کە بەرامبەر ئێران کردویانە چەند ساڵی ئیشیان بۆ کردووە نەک لە سەردەمی ترامپ لە سەردەمینە من لە ساڵی 90ەکانەوە من زۆر متابعەیە هینی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هینی کرد مناقەسەیەک لەسەر چی کاکڕم ئێمە ئەمانەیە مؤسساتی بەحسی بۆ 10 ساڵی داهاتوو دراسەتێکی هەموو هینی ئێرانمان بۆ بکەن لەلایەن ئابووری سیاسیە و کۆمەڵایەتیەوە سەربازیەوە نەکەیان خست مؤسساتی بەحسی زۆر هەیە نەمەسەن ڕاندە کارنیجیە با بڵێم گالۆ بەهینە بۆ ڕان دەرچووە ئەو کاتە لە بیرمەکە یەکێک لە مؤسساتە باسێ بردیەوە و شتەکە بەپارە تەبان هەموو دراساتێکی کردووی شتێکی بە هەین ناکرێت هەرەمەکی ناکرێت هەرچەند ئێمە بۆمان دەرەکەوێت کە شتەکە هەڕەمەکیەوە ئەوە شتەکە ممکنە هەرەمەکیشی هەندی تیا بێ مەسەرەن ئەم برادرە لە کابرایکی تر یعنی وەکو ئۆباما زیاتر شتی هەرەمەکی پێوە بەڵام هەمووی ئەوە نییە لەم ڕۆژانە باسی ئۆباماو کرد زۆر جار کە لە دوانی دەداوە تۆزە خاو دەبوویەوە ئەینجا دەیوت باراک حوسێن ئۆباما ئەمجا بە ڕۆژنامە نووسەکانی و دەی ئەیناسن دیسانەوەی سیانەکەی وتۆ باراک لەسەر حوسێنەکە زۆر حوسێنەکە بە حساب کابراکی هەنێکی پێشینەیەکی ئیسلامی هەیە باوکی مسلمان بوو ئەفریقی چەند جارێک لە کنگرە ڕۆژنامە نووسەکانی خۆیان بێ ئەوەی باسی ئۆباما بێت لە خۆی ئێوە باراک حوسێن ئۆباما ناسن دیسانەی وتۆ باراک حوسێن ئۆباما
بۆی بڵێ حسێن بە پاشگرەکەی بۆی وەکتۆ باهینە و ئەمە مەیلی ئیسلامی بووە و هەر یەکێک لەوانەیە کە تۆمەتێکی زۆر هینیە کردووە ئەیوت ئەو هینە ڕێکەوتنە ئەتۆمیە لەگەڵ ئێرانان لە سەردەمی ئەو کرا ئەمە خۆی زەربێکی زۆر گەورە بوو جامی بوو هێنایە بەرباس لەو کاتەدا ینی هەندێک متابعمە کرد زۆر شابی ئەمریکی بەشێکیانەوانی کە رەخنیان لە سیاسەتی جەنگەکە بۆیان و لە سەردەمی ئۆبامایە مای کێشێکمان نەبووە و دوور بووین لە جەنگ ئەها بیستە بێەوە کە چەند کەسێک ستایشی ئۆباماکەن ئەو لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکانیەوە حل لە خۆ وەکو دەڵێ ناوی هێنا بەخرا ئەوە با بڵێم یەکشت من تۆزە هەیە لەوانەیە لە باسەکەیش دەربچیم من بەڕێی من حکوومەتی ئەمریکی ئەو سەرکردەیە هێنێ کە لەگەڵ وەزعەکەیە بگونجێ ئەگەر بیەوێ هێوری شتەکان بکات یەکێ وەکو ئۆباما یەکی وەکو بیل کلینتۆن یەکی وەکو بایدن هێنێ وەگەر بیەوێ شتەکان ئەوە بێ ڕاستە دیموکراتیەت و انتخابات بەڵام ئەگەر بیەوێ تەداخل لەکات یعنی پێ وایە هەڵبژاردن و ئەوە لە ئەمریکاشە دەستێوەردانی تیاکرێت دەوڵەتی قوڵ بڕیارەدا ئاروەڵای کەن و چۆکە ئەو بەلایەن بەرژەوەندی وڵات و ئینە کاکە لە سەردەمی یەکەتی سۆڤێت کە ڕووخا لە نەوەدەکانی سەدەی پێشوو هەیە هەڵێ پێشتریشە لە کۆتایی جەنگی دومیجا ئەمریکەکان وتیان سەدەی 21 کە بێ سەدەیەکی ئەمریکی بێ باشە ئەوانە چەند ساڵ لەمەوە پێش ئەو کاتە برادرە هەر لەوانە یان لە دایک نەبووە یان گەنجێکی ئاوە هین بووە بەزەم لە سەردەمی شاوە هەرڕقی لە کۆماری ئیسلامی ئێرانە هەندێک پرۆژەی بازرگانیان دەست بەسەراگرت و هەندێک پارەیان خواردووە لەو کاتەوە هەر لە دڵی دەرناچێت دکتۆر ئەو قسەی تۆ تۆزێ ینی مشتومەڕامێزە زۆر کە بڵێ دەوڵەتی خوڵ لەوێ سەرۆک دەستنیشانەکان نەک بەرەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر بیەوێ بەڵام ئەگەر نا ئاسایی بێوین بێ کێشەی هەر کەسی بێ ئەم کاتە ئاویستیان کەسێک وەکو ئەم برادرە بێت ئەو برادرەمە بەسێ دۆناڵد ترامپ سپاس دەکەم بەڕێز دکتۆر باخەنداوت من هیچ بە برادری سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بەرنامەی دیکەمان دەبێت لە هەفتەکانی ئایندەدا بەپێی مەجالی بەڕێستان لە خزمەتان بە خۆشحاڵیەوە سپاس دەکەم دکتۆر سپاس بە بەشداریکردن لەگەڵمان